لقنطرة تشاي بيركي لجند بانكاني كو دكافا سينوري بيرمام ده گۆرستانێک لەورە هەیە ژێرت بێژین گۆرستانە مام خەلیفان کو ئەف گۆرستان دیرۆکای بەدگەرە بەری 1800 ساڵان بەشێک ژێ کێلên گۆرê نوێ زێدەی 2 مترانژی کو هەندێک جوان گۆران بە تیر و شور وێنەیەن هەندێک ژێ ئاژاڵ و باڵندەیان لەسەر هاتیە نەخشاندن بۆیەکی گەلێکی ناوجارە ئیجار تیمەکە هەنگالی کوان بەحسێ بکەن تیمەکە پسپۆر بووە کە جالێکۆلین لەسەر بێ گۆرستانەکردن ئەو ژی ساڵا 2015 کو هەندێک ژێ کێلên ku wêneyên wan girtine li cem wan tenê hene niha li wê goristanê nemane ew kêl di nava vê fîçera me de ez dixwazim hûn ji nêz ve vê goristanê û hûrguliyên di nava gorên wê de bibînin. ئێرە گۆڕستانی مام خەلیفەیە گۆڕستانێکی کۆن و تەواو جیاواز ئێستا بە کیلۆمەتر ئاوەدانی لێ دوورە و پێشتریش ئاوەدانی چڕ بۆ دروستی کردووە لە 1970 زینی دەست پێ دەکەن زێدان برادۆستی پسپۆڕێکی شوێنەوارناسیە و ساڵی 2015 لەگەڵ تیمێکی زانکۆی هەنگاریە کاریان لەم گۆڕستانە کردووە مێژووی ئەو گۆڕستانە هاو سەردەمە لەگەڵ ئەو گۆڕستانانە کە پێشتر دیڕاستە کراون بە تایبەت کە ئەو گۆڕانێکی ئێستا گومانێکی تەواویان لێ دەکرێت لە 1970 بۆ 1970 زاینین واتە لە قەڵای دوین و گوندی پانکان بە گشتی ئیشمان کرد ئەو کات چەند خۆڵێکیان بڵێن چەند پاشماوەیەکی ئەو قەڵایەمان ناردە هەنگاریە کە مێژووەکەیان دەرێخە زیاتر لە 400 ساڵە ڕوبەری گۆڕستانەکە نزیکەی 5 دۆنمە گۆڕەکانی زۆرن و لە ژمارە نایەن ئەو یەکێکە لە چێلە بەرزەکان ئەگەر سیر بکەین ئەوەندێک کە لەسەر بەرزی ژمارەیەک لە چێلەکان زیاتر لە 2 متر و 50 سانتیمە نەخشەکانی یان ئەندازەین یان ئاژەڵین یانش هەندێکیان دەلالت لە کلوپەلی سەربازی دەدا ژمارەیەک لە چێلەکان بە شیر و تیر وێنەی ئاژەڵ و باڵندا نەخشێنراون بۆ ئەوی مردووەکەی خۆشیان وا پیشان بدەن کە گرنگێکی زۆری پێدراویان لە پێشتر خزمەتێکی زۆری ناوچەکە و خەڵکەکەی خۆی کردووە لە دوای مردنیشی شتێکی تایبەتی بۆ کراوە ئەم گۆڕانیان بۆ دروست کردوون ئەمە توێژینەوەیەکی ساڵی 2000 بۆ وەرگرتنی بڕوانامەی ماستەر زۆرن ئەو شێلانەی نەخشوونی گاریان لەسەر بووە بەڵام ئێستا زۆر بەیان بردراون ئەمە وێنە ئەو خەنجەرە بچووکەیەکە لەسەر کۆی کێلەکەدا کراوە جێلەکە خۆشیەوەی خەنجەریە پەیوەنەکەی 40 سانتیمەترە یەکێکە لەو خەنجەرە کوردیانێک کە پێشتر بەکارهێنراوە لە ناوچەکەدا بەردەکان لە جۆری کلسی سپین لە چیای بەڕۆژ هێنراون چیاکە بەردەڵانە و هاتوچۆی وڵاغی باربەری تێدا ئاسان نییە و نزیکەی 2 کیلۆمەتریش لە گۆڕستانەکە دوورە شێلی وا هەیە شێشی نزیکەی 400 کیلۆگرامە هۆیەکانی گواستنەوەی ئەو کاتیش تەنها هێز و بازووی مرۆڤ و وڵاغی باربەر بووە گواستنەوەکە زۆر ئاسانترە لەوەی تاشینەکە و نەخش لەسەرکردنی ئەمە لە زۆربەی شارستانێتەکان کێشەی گواستنەوە ڕەنگە لە هەندێکدا گرفت بووە بە تایبەت لە وەرزستاندا ڕەنگە بۆم دەڤەرە گرفت بێت بەڵام بەگشتی نەبووتە بەربەست لە دروستکردنی شارستانەتی ناوچەکاندا ئەوە شتیانی بەردی ئاساری قەدیمە زێڕ و تشتی تێدابی ژمارەیەک لە گۆڕەکان هەڵدراونەتەوە بە دوای پارچەی شوێنەواری داگەڕاون ئەو قەبرەی قۆر کرێ هەمووی ئەوی جیهازی زێڕی هەبی ئاساری هەبی لە دوی هایەتی تۆ شتێکی پێبردێت شتێک تێدا بووە لە زۆر قەبراشیان هایێت و نەک ئیلا قەبرەك دێن لە دوو داوێنەوە لە دوو قەبرەکان داوێنەوە جا کار شتێکی تێدابی ئەوە دەبن تێشدانەکە پڕیش ناکەن و یەکسەر دەڕۆن بەجدێرن گۆڕستانەکە دەکەوێتە باکووری گوندی پانکانی پیرمام لە بناری چیای بێرەک بەختیار قادر ڕوودا و پیرمام